یەکێکی تریش بە ناوی ڕەسمی سەرۆک وەنیە لە هەموو ماڵ و دار و دیوار و لە بەلەکۆن و ئاودەست و حەمام و ڕاڕە و شوێنی پێڵاوەکان و لە هەمووی هەر هەڵچنراون. ڕەسمی سەرۆک لە شایی و شین لەسەر دەرگای کاولەکەی کوردایەتی دوو ناڵ و دوو موروی شین بۆ چاوەزار لە فارس و تورک و عارەب ئێشکچین. لە ناوەوەش کوردایەتی ڕەسمی لەسەر ڕەسمی دی هەڵچنیوە. لە ترسی شەقی ئاسایش لە جێی پەردە و ئارایش ڕەسمی سەرۆک دار و دیوار و بنمی چیتەنیوە. ڕەسمە بە قەت تابلۆی ڕێکلامی پەرلەمان لە ڕاڕەوە. هیچ و تەسمێڵی سەرۆکە کاتی خەوە. ئەو ڕەسمەشکە لە هۆڵە چاوی بزی سەرۆکە بۆ ساتەی کاولە چۆڵە. ئەمانەش کە وەک پەڕەی کلچی هاون لە دوای ئەوەی تەقیون لە دڵ و دەریون چەقیون دەستی سۆزی سەرۆکە و لە سەرسەری زارۆکانی هەتیون. وەرە ئێرە ئەمە ژووری نووسنە. ئەها سەرۆک لێرە چەکداری شۆڕشە ئەڵێ شێرە ئاخر ئەو لەم ژوورەیە بۆیە وەجاخم کوێرە. وەرە ئەملە ئەمە کە زۆر لە مێژە هەمە 15 ساڵی ڕەبەقە لە موبەقە سەرۆکە و پێدەکەنێ بەردی بناغەی پرۆژەی کۆمپانیای نەوت دادەنێ. ئەمەی تریش ئەو کاتەیە دکتۆرای فەخری دەدەنێ. ئەمەشیان لە مزگەوتە و ئاوا دەستە و دوعایە بەم پلاکەوە چەسپاوە بۆ ساتێک کارەبایە. ببوورە وەرە ئێرەش ببینە ئەمەی سەر ئەم سیفۆنە ڕەسمێکی تری سەرۆکە بۆ لابردنی بۆنە. ئەمەی لای ئەم مەسینە کە بە بۆیم باخ و قاتە بۆ هاتنەوەی سەتڵێ ئاوی تاراتە.